ڕاگەیاندنی هاوبەشی حزبی کۆمونیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەری ئێران ڕاهی کارگەر بە هەموو هێزەوە دژ بە شەڕەنگیزان پێویستی ئاپارتایدی یەهودی و ئاپارتایدی شیعە بە شەڕ. ئێوارەی 25 لەسەر 26 1403 بەرامبەر بە 13 لەسەر 14 2024 حکوومەتی ئیسلامی بە هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان و موشەکی کڕوز و بالستیک بۆ سەر ئیسرائیل وەڵامی هێرشەکەی ئیسرائیلی بۆ سەر کۆنسولخانەی کۆماری ئیسلامی لە جەمێشخدایەوە. هێرشی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل بۆ سەر کۆنسولخانەی ئێران و کوشتنی فەرماندە و ڕاوێژکارانی ڕژیمی ئیسلامی هەوڵێک بوو بۆ بەربەڵاوترکردنی بازنەی شەڕ بۆ زەرەوەی غەزە و دەربازبوون لە بنبەستی ئەم شەڕە. ئاشکرایەکە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئامانجە سەربازیەکانی ڕۆژیم لە سووریا لە کارزانەوە بە هەوڵەکانی کۆماری ئیسلامی بۆ گەمارۆجانی ئیسرائیل لە ڕێگەی هێزە بە وەکاڵەتەکانی و هەروەها پشتیوانی لە هێرشی حەماس لە 7 ئۆکتۆبری 2023 بوو. دەوڵەتی ئیسرائیل بە مەبەستی دەربازبوون لە ڕسوایی لە بیرۆڕای گشتی جیهان ساڕێژکردنەوەی پەیوەندیە بریندارەکانی لەگەڵ هاوپەیمانەکانی نیشاندانی ڕەواڵەتی خۆی وەک قوربانیەک لە چاوی بیرۆڕای گشتی جیهاندا کە بەهۆی ئەو جێنۆسایدە دڕندانەیەوە لە سوپای ئیسرائیل گەلێک تووڕە و بێزارە و هەروەها بۆ کۆتایی هێنان بە ناڕزایی تێجەماوەریە ناوخۆیەکان و سەرکەوتن لە شەڕی دەسەڵات لە پێکاتەی سیاسی وڵاتەکەیدا پێویستی بە بەربڵاوترکردنی بازنەی ئەو شەڕەیە. ئامانجی هێزە بناژەخواز و نێوفاشیستە یەهودیەکان بریتیە لە بەربڵاوترکردنی بازنەی شەڕەکە و پەلکێشکردنی کۆماری ئیسلامی و سەرنجام ناچارکردنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامیە. دروشمی لێدان لەسەری مارەکە دروشمی نەتانیاهو ڕاستڕەوەکانی ئیسرائیل و ئەو بەشە لە ڕاسترە ئێرانیەکانەکە خۆیان بە هزل هێزە دەرەکیەکانەوە هەڵواسیوە. لێدان لەسەری مارەگە بەبێ پشتیوانی سەربازی ئەمریکا مەحاڵە. فاشیزمی شیعە و ئاپارتایدی دەسەڵاتدار لە ئێران بە ڕەواڵەت بە بیانووی تۆمەتبار نەبوون با کەمتەرخەمی لە بەرامبەر دەستێژی بۆ سەرخاکی ئێران هێرشەکە ئێوارەی 25 خاکەلێوە پاساو دەکات. بەڵام خەڵکی ئێران لە بیریان نەچوێتەوە کە بەرپرسان و دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی کە ئێستا لە ژێر دەمامەکی پابەند بوون بە ڕەچاوکردنی پێوەرە دیپلۆماسیەکان لە هێرش نەکردنە سەر باڵوێزخانە و کولسوخانەکان کە بە واتای هێرشکردنە سەر خاکی هەریەکە لە وڵاتەکان لە قەڵەم دەدرێت خۆیان شاردووەتەوە بۆ خۆیان بە هێرشکردنە سەر باڵوێزخانەی ئەمریکا و بە بارەمتەگرتنی کارمەندانی باڵوێزخانەکە کە لە ڕوانگەی خومێنیەوە شۆڕشی دووەمی ئێران بوو، هەروەها هێرشکردنە سەر باڵوێزخانەکانی ئینگلیستان و عەرەبستان دەست پێشخەری پێشێلکردنی ئەو پێوەری و پرەنسیپانە بوون. بەڵام واقعیت ئەوەیە کە ڕژیم بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ قەیرانە فرڕە هەندە ناوخۆیەکان پەردەپۆشکردنی شکستە ئابووری ئاشکراکانی حکوومەتی یەکدەستکراو، کۆنتڕۆڵکردنی یاخێزی شۆڕژگێرانە و ئازادی خواز و یەکسانی خوازانەی ژن ژیان ئازادی کە لە بزوستنەوەی بایکوتی هەڵبژاردن و بزوستنەوەی یادی نۆرۆزدا ئاستێکی گەشە و بەهێزی خۆی نیشاندا و هەروەها بۆ ئەکتیڤ و بەهێز نیشاندانی خۆی لە ناو لایەنگرانی ناوخۆی دەرەکیدا پێویستی بە ململانیەکی کۆنتڕۆڵکار و شەڕێکی سنووردار هەیە. دیاریکردنی ڕۆژی 25 خاکەلێوەش هەڵگری پەیامێکی زۆڕوونە هەم بۆ دەستپێکردنەوەی گەشتە بەجناوەکانی ئێرشاد بە مەبەستی بەرەوڕووبوونەوە لەگەڵ ژنانی خوازیاری جلوبەرگی ئازاد لە ئێران و وەرگرتنەوەی دەستکەوتە فەرهەنگی و کۆمەڵایەتیەکانی یاخێزی شۆڕژگێرانی ژینە و هەم بۆ هێرشە موشەکی و فڕۆکە بێفڕۆکەوانەکانی بۆ سەر ئیسرائیل پەیامێکی کە پێشتر لەلایەن ڕێبەری ڕژیمەوە گەڵاڵەکراوە. مەترسی ئاخێزی شۆڕژگێرانی ژینا بۆ کۆماری ئیسلامی گەلێک گەورەتر و جددیترە لە مەترسی ئیسرائیل. ئامانجی سەرەکی ئەم کردەوەی ڕژیم بریتیە لە ئامادەکاریەکی هەمەلایەنە بۆ سەرکوتی بزوستنەوەی شۆڕژگێرانی جەماوەر و پێشگرتن لە پێشڕەوی خەڵکی ناڕازی وەگیان هاتوو. هەواهەنگی ڕژیمی ئیسلامی لەگەڵ ئامانجەکانی بەرفراوانکردنی شەڕ لەلایەن نەتانیاهو ڕاستڕەوەکانی ئیسرائیلەوە ڕێک بەهۆی هاو ئاراستەبوونە لەگەڵ ئاکام و کاریگەریەکانی ئەم شەڕە ماڵوێرانکرا لە سەرکوتکردنی بزوستنەوەی مەدەنی و شۆڕژگێرانی خەڵکی ئێران. لەم ئامانجەدا هەردوو ڕژیمی ئاپارتاید یەکگرت و هاومەبەستن. ئاخێزی شۆڕژگەرانی ژینا بۆ بەرەوپێشچوونی خۆی و هەروەها بۆ پەرەپێدان بە نافەرمانی مەدەنی و کۆکردنەوەی زۆرترین هێز لە پێناو ڕێخستنی خۆڕاگریەکی بەربەڵاو لە دژی فاشیزمی شیعە پێویستی بە شەڕ نییە.
سەرجەم لایەنگرانی شەڕ و بەربڵاوتربوونی شەڕ بریتین لە دوژمنانی سوێند خواردووی ئاخێزی شۆڕژگەرانەی ژن ژیان ئازادی. تەشەنەستاندنی شەڕ جگە لە وێرانکاریەکی بەربڵاو و کوشتاری وەحشیانەی خەڵک و هەرە سێنانی ئابووری و پەخستنی ژیانی ڕۆژانی خەڵک هیچی دیکەی لێ ناکەوێتەوە. پەرستاندنی ئەو شەڕە ئێستا تەنیا لە بەرژەوەندی لایەنگرانی ئاپارتاید لە ئێران و ئیسرائیلدا دەبێت. ئێستا کاتی ئەوە هاتووەکە کۆمەڵانی خەڵکی ئاشتیخوازی ئیسرائیل بە مەسی کۆتایی هێنان بە شەڕی غەزە و کۆتایی هێنان بە هەوڵە شەڕەنگیزیەکانی دەوڵەتی ڕاستڕە و ڕاگەزپەرستی دەسەڵاتدار و هەروەها ڕەخساندنی هەلومەرجێکی نوێ بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە لەگەڵ خەڵکی ستەملێکراوی فەلەستین دەست بەکاربن و ناڕزایەتیەکانی خۆیان لە دژی شەڕ پەڕەپێبدەن. هەروەها کاتیەوە هاتووەکە کۆمەڵانی خەڵکی ئێران بەرەو ڕووی هەر هەوڵێکی شەڕەنگیز خوانزانەی کۆماری ئیسلامی ببنەوە و هێز و وزەیەکی نوێ بە ئاخێزی مەدەنی و شۆڕژگەرانێ ژن ژیان ئازادی ببەخشێن. لە یەک هەڵپێکرانی هەرچی بەرینتری خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو نان و هێنانە مەیدانی ژمارەیەکی هەرچی زیاتر لە خەڵکی ناڕازی بە مەبەستی تێکشکاندنی شەڕی ڕژیم لەگەڵ جەماوەر و شەڕە شەواشەکاریە دەرەکیەکان پێویستێکی سەرەکیە. ئێمە داوا لە سەرجەم هێزە ئازادی خواز و یەکسانی خوازەکان و هەر مرۆڤێکی خاوەن ویژدان و خاوەن هەڵوێز دەکەین کە بە هەموو هێزەوە گوڕوتینێکی نوێ بە بزووسنەوەی ئاشتی ببەخشن. هەموو ئامرازەکانیان لە پێناو شەرمەزارکردنی هەوڵی شەڕەنگیزانەی هەر لایەنێک بەکاربهێنن. ڕاکێشانی بیرڕای گشتی خەڵکی جیهان لە وڵاتە جۆراوجۆرەکان و بەدەستهێنانی پشتیوانی و هاوکاری ڕێکخرا و ناوەندەکانی بەرگریکاری ئاشتی بۆ گوشارخستنە سەر دەوڵەتەکانیان بە مەبەستی یارمەتیدان بە هێوارکردنەوەی کەشوهەوای شەڕ و کۆتایی هێنان بە جینۆسایدی ئاشکار لە غەزا پێویستی و ئەرکێکی بەردەوام و بێپسانەوەیە. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی، دیموکراسی و سۆسیالیزم. ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەری ئێران ڕاهی کاریگەر و حزبی کۆمۆنیستی ئێران یەکشەممە 26 خاکەلەوەی 1403 14 ئاڤریلی 2024.